أرى والله يقول دركوت برواتان هبي كاكا أرى محمود دركوت أرى والله بلا أرى محمود دركوت واتا يك دنيا قلوش دركوت وتو كتان ناخوش نبي كاك أرى والله بعمل لينكش كوبيدني بكمو بيبن بو أو أكاونتو إنجا عزيزان يك كوبيك لشعري من برادري كدوتي با قوراني بزيرشي دسكرت أرى والله أوشتان بودا أنيم زاني كنشونا أو البته كوبليشي كما بابني بسوكا بلام لكلها هل بيم خوشة تاوك وهم برزان كوبنوا جوتان لي باب زانم أو برادر بوين يردبم أمت أرى والله جوا بقلم زان شونا دو ديرا لشعري شي خوم خوشويستاني أرى محمد زان شونا شبيخني من أبيتها شبي شرايا زيدانك شبي قرانا بتواي تودا نازالم لك منكردويت چند محاجم لقل تاريكي نازالم أمشا لقل دنيا بكوي مبات كياروم يترلانا كما ضلم أسوتي كي أم دروازيا بو أبد آخرتو كي قوريك بركما نازانم أمشبا لقل دنيا بكوي مبات كياروم يترلانا كما ضلم أسوتي كي أم دروازيا بو أبد آخرتو كي قوريك بركما خرابية سيما بقولاني بيج نابي نازانم أم شرا لقل دنيا بوكي مبات كي غروم يتلانا كما دلم أسوتي كي أم دروازيا بو أبد آخرتو كي قرك بركما باشا أوا برزانەوە زیرەکی دەست کردە برادێک ئەوەی دروست کردبوو بە کۆپلەیەک لە شێعرەکانی من دەستەکانی خۆش بێت و زۆر بێعەیب بوو ئیتر لەمۆ لای پێویستیشمان بە گۆرانی بێژوشن نابێت زۆر ئەگەر هەر شعرێکمان پێویست بوو ئەوە برادران دێنیشی خەنە سەر و ئەوە بێت هەمووتان بەخێر بێت تاوان ویستم ئەمڕۆ بە جلی کوردی و بە شاڵەوە دابەزم بەڵام سیوێکی ئاب بوو وتم ئێستا ئەگەر بە تاواتی خۆم قۆسکەم لە ساسا ئەوە ئەڵێنەوە بە خۆشی سیوێکی ئاب بوو ئالم بابەتانەوەیە لەبەروێ هەروە بە تیشێتێک و بە شەروارێکی تاک شەرواڵیەکەوە دانیشتوون لە خزمەتی ئەوەیە هەمووتان بەخێر بێن سەر چاوانی ئارا محمەد هاتن ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتانەیە ئەم شەویش ئەگەر تەحەمولکەن بە کۆمەڵی بابەت لە خزمەتتان ئابم لە سوێشی ئابەوە پیا ئەڕۆین و بۆ کۆمەڵێک دزی و گەندەڵی و بێنەوە بەرەو ئالم بابەتانە وەکو پیشەی هەمیشەی ڕێشەکەش بە تەمام ڕشێکیشی بۆ دابنێم ئاوا بەڕاستی تۆزێگوە لەو تقریبا نیوەی زیاتری سپی بووە ئەگەر وەکو قەترانیش بۆ یاخێکی بکەین وەکو فازڵ میرانی بەخوا زۆر زۆر ناشرینە بەڕاستی پیا لە خۆ تەریقە بێتەوە ئیتر نازانین چی لێ بکەین لە ڕاستیە دەی باشە بەخێر بن عەزیزانی ئالا محەمەد من وردە دەستەکەم بە بابەت و بە قسە و باسەکانم و هیوادارم کە گوێ لە بەوردی گوێ لە قسە و باسەکانی من بگرن و ڕەعەکانی من کە وەکو ڕەئی هیچ کەسێکی تر نییە هەمووتان بیژنەون و بزان کە من بابەتەکان چۆنە سیوێشی ئاب و خەتی سێهەم لە ڕاستیە بۆچی ئەم خەتی سێهەمم داهێناوە خەتی سێهەم ئێمەین کە لە ڕوانگەی یەکێتی و پارتی یا جەلالی و مەلاییەوە ڕەخنەکانمان ناگرین لە ڕاستیە خەتی سێهەم ئەوەیەکە بە هیچ جۆرێک ناهێڵێ بکەوێتە سەنگەری یەکێتیەوە دژی پارتی و بنەماڵی بازانی و ناهێڵێ بکەوێتە سەنگەری مەلایی و بنەماڵی بازانیەوە دژی یەکێتی ئەوانەی تر کە من ئاگام لێ لەمڕۆ دوێنێ ئەوانە قسەیان کردووە هەمووی بەبێ ئەوەی بەخۆیان بزانن بوون بە وەکو ماسیێکی بۆگەن بوون بە قولاپی یەکێتیەوە لایقەتە
بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد کاتێک کە باسی سیوێشی ئابەکەم وەکو کۆمەڵی خۆشیێنی کاڵفام ناخزێمە سەنگەری هیچ لایەکە چونکە ئەو دوو لایەنە هەردووشیان وەکو یەکن نابێ یەکشێتی بتوانێت لە یادی سیوێشی ئابا فێڵ بکە و هەمومان بخسێنێتە سەنگەری خۆی و دواییش خۆیان بشنەوە دیوەخانەکەی بنەماڵی بارزانی و بە چۆ کابێنەوە و ئەوان ساڵانێکە هەمومان شاهێدین خۆش ئەزانێ کە بەڕاستی ئەوە پیشیان بوو. یان کاتێک پارتیەک باسی هێنانی سوپای پازارانەکە باسی 16 ئۆکتۆبرەکە ئێمە نابێت بە هیچ جۆرە بکەوینە سەنگەری پارتی و نابێت لە ڕوانگەی عەقڵی پارتیەوە ئێمە پەلاماری یەکێتی بدەین و ئەبێ خوێندنەوەی ئێمە وەکو خەتی سێ وەکو کەسانێک کە دوور لەو دوومەڵە کە ناوی پارتی یەکێتیە ئەبێ ئەمە خەتە سێکەیە کە ئێمە کای لەسەکەین. یەکێتی کە ئەم ساڵ باسی سیوێشی ئابەکات بەڕاستی من بە درۆکات. وەکو سەعادیکە ئەڵێ تای هەڵبژاردنە چونکە ئەگەر نەمرین دوو مانگی تر دوای هەڵبژاردنەکان سەرانی پارتی یەکێتی ئەبینین کە چۆن شان بەشانی یەکتر دانیشن و نەبایان دیوە و نەبۆران و هیچ کێشەیەکیشیان نییە. هەمووشمان لە بیرمانە بەڕاستی بە تایبەتی هەقم بە گەنجەکانەوە نییە ئەگەر ئەوانی کە دوای 1970 لەدایک بوون بەڵام لانیکەم ئێمە بیرمانە کاکە بە هەزاران کەسیان لە یەکترە کوشت سەدان ئەکوشت لە دوای تاڵەبانی بارزانی بەیەکەوە دانیشتنێتە تەلەڤیزیۆنە ئەیان و ئەوەی کەڕوویە سیناریۆ بوو. باشە بۆیە ئەوەی قوربانیە ئەو گەمژانن کە لە پیاڵەیە ئاوامەداکەن و پارتی یەکێتی کەی بیانێ وەکو شتێکی پیس بەکارێنەهێنن و پاشان فڕیاندنە ناوتەنەکەی خۆڵۆ یەکێتی بۆ پار بۆ پێرات بۆ چەندین ساڵە باسی سیوێشی ئابی نەکردووە. ئەم ساڵ چ خێرە من پێم وایە لەبەر ئەوەیە کە یەکێتی حاڵی خراپە زۆر بووە هیچ شتێکی پێ نییە کە بە خەڵکی بەڵێشتی تازە نازانێ بە کام کردەوەی جوان خەڵک ڕابکێشە بۆ سەنگەرەکەی باش نییە هاتووە بوون خەلێکی تێکەوە هاتووە دەمەزەندی سیوێشی ئابەکاتەوە ئەوێ لەم ڕێگای ئەکسپایرەوە کۆمەڵێ گوێ درێژتر بکە حرمەتم بۆ ئێوە یان کۆمەڵێک کەرتر بکە بۆیە ئێمە نامانێت بکەوینە سەنگەری یەکێتیەوە دەبێت لە ڕوانگەی خۆمانەوە باسی خیانەتی گەورەی سیوێشی ئاب بکەین چونکە بۆ هەتا ئێستا کە من لەگەڵ ئێوە قساکەم نە پاڤڵ تاڵەبانی نە قوبات تاڵەبانی نە شانازی ئیبراهیم ئەحمەدی یەک کەسیان باسی سیوێشی ئابیان نەکردو یەک کەسیان بە یەک گوشە بە یەک دێر باسی سیوێشی ئابیان نەکردەوە ڕاستی. بۆیە ئەبێ ئێمە ئاقلانە لەم هاوکێشەیە بڕۆین و یاریزان و بەلوانێکی باش بین. ئازیزانی ئارام ئەحمەد خیانەتی بنەماڵەی بارزانی لە سیوێشی ئابەوە دەست پێ ناکات. ئەوان لە مێژە خیانەت ئەکەن و هێندە خیانەتیان لەسەر یەک هەڵچنیوە هیچ گروپێکی خائین و نیشتیمان فرۆش لە دنیادا ئەرشیفەکەی هێندەی بنەماڵەی بارزانی لە خیانەت تا قورس نییە. ئەسڵەن وجودی بنەماڵەی بارزانی یعنی خیانەت دروستبوونیان واتە خیانەت ئەوانەی ئەو ڕۆژە خائین و نیشتیمان فرۆش و کورفرۆش بوون کە لە دایک بوون بەڕاستی ئەوان لە زیندانی ڕایەتە دەیان ئەسیریان کوشت کە لە سەردەمی ئاشبەتاڵا بوون ئەوان بە 170,000 چەکدارەوە بە هەزاران نازانم فڵان و فیسار و چەک و جبەخانەوە بە ملیۆن دۆلار و دیناری ئەو سەردەمانەوە باشە ئاشبەتاڵێکیان کرد وەچوونەوە بۆ ئێران و خەڵکیان بێکەس بەجێ هێشت. ئەوان لە ئێرانە بوونە خزمەتکاری شاو ساواک لە ساڵی 1970 کە شۆڕشی کۆماری ئیسلامی کرا پێش سوپای پازاران کەوتن بۆ ڕۆژهەڵاتی کوردستان شەڕی هەورامان و دزڵی و نازانم شنۆ ئالەم بابەتانە زیاتر لە 450 کوردی ڕۆژهەڵات بەدەستی ئەوان شەهید کرا. ئەوان بە جامانەی سوورەوە لە فاو شەڕیانە کردشی حکوومەتی عێراقی پێ لەگەڵ پاسدارە ئەوان بە یەک دانیشتنی ئیدریس بارزانی و بەعس لە حاجی هۆمەران 5,000 بارزانی واتە خورشیدیەکانیان تەسلیمی بەعس کرد و هەمویان ئەنفال کران. دوایش لە بیرم یەک عەبدولمؤمین بارزانی بەڕەخنەوە وتی بنەماڵەی بارزانی بۆ هەر بارزانیەک پارەی بزنێکیان وەرگرتووە. بۆیە هەر کەسێ لەم دنیایەیە خیانەت نەناسێ ئەوە بنەماڵەی بارزانی نەناسێ هەر کەسێ خیانەتی ناسی ئەوە بنەماڵەی بارزانی باش ئەناسێ بەڕاستی. بۆیە پارتی شان بەشانی یەکێتی لە ساڵی 1992 بە 35 ملیۆن دۆلاری شین شەڕی پارتی کرێکارانیان کرد زیاتر لە 700 تا 750 گریلا شەهید کرا و زیاتر لە 3500 جاژمەرگەی پارتی یەکێتی کوژە. باش لە سیوێشی ئابا بنەماڵەی بارزانی 1650 کەسی شەهید کردووە کە زۆربەی هەرە زۆریان خەڵکی فەقیر و هەژار و داماوە بوون.
یەک مەسئولی یەکێتییان نەکوژرا هێرۆخان بە ئەسیری گیرا پارتی تەسلیمی کردەوە فواد معسوومی برین پێچ گیرا پارتی بەریاوتیان بڕۆ خۆ حافیزی بێت باشە بەڵام کوڕە فەقیریان ئەگرێتەوە بە نیشانە و ئەیان کوشت باشە بۆیە بە هەزاران دەبابەوە بە تانک و تۆپەوە لەشکری بەعسی هێنا باشە دەبابەکانی بەعس پەرلەمانیان داگیر کرد وێنەکانی هەمووی لە ئەشیفا ماوە بەڕاستی بۆیە نابێ هیچ هێزێ بۆ شکاندنی نارەکانی لەشکری داگیرکرد بێنێتە سەر ئابڕووی گەلێک خۆی ئەمەیە خیانەت بەڕاستی ئێمە ئەبێ لێرەوە سەیری ئەو خیانەتە بکەین دەڕاستیە باشە نەک لە شەڕی جەلالی مەلاییەوە ئازیزان سیاتر لە 35 ژن لە ناوچەی تەقتەقا اختصاب کراون لەلایەن جامانە سوورەکانی پارتیەوە تەنها و تەنها لەبەر ئەوەی مێردەکانیان برایان یا کوڕیان ئێشێتی بوون باشە پارتی زمانی کەریم عوسمانی بڕین باشە کە لە ڕادیۆ یەکێتیە لە هەولێر قسەیە کرد کەچی هەر ئەم یەشێتیە پارە و پۆست کوێری کرد دوای بووە نۆکەری پارتی و بنەوەڵی بارزانانی ئەمە بۆ خۆی کارەساتەکەی بەڕاستی بۆیە یەکێتی جێگەی متمانە نییە مام جەلال خۆی لەسەر گۆڕەکەی مەلا مستەفا و حەمایل خان گریە داوای لێبوردنی کرد و وتی من غەڵەت بووم وازم بە ڕێبازی بارزانی هێناوە بەڕاستی باشە پاشان یەشێتی بووە بە شەریشی پارتی و بەیەکەوە سامانی گەلێکیان دزی ئازادیان پێشێر کرد سەرخان و ژێرخانی کۆمەڵگەیان هەمووی تاڵان کرد و هەمویان بوونە ملیۆنێر و شاهانە بۆ خۆیان ئەژین ژیانی شاهانیان بۆ خۆیان و بنەماڵ و کەسوکاریان فراهەم کردووە ئەوەش حاڵی خەڵکەکەی کە ئەیبینی پاڤڵ وتی کاک مەسعود مامی گەورەمە باشە ئێستا من چۆن پسم بکەمە سەنگەری ئەم بابەتانەوە اینجا یەکێتی و کۆمەڵێک دەنگە بیسم ئەڵێن هەولێر ئەبێ ئێمە بەڕێوەبن ئێمە هەولێرمانەوێت خۆزگا پارتی ئاسەواری نە ئەمە ئەم یەکێتیە ئەچوو لە هەولێر و لە دووهۆکیشە ئەبوو بە حاکم باشە با بزانم ئەم یەکێتیە هەولێری بۆ چییە دهۆشی بۆچی ئەگەر بیدەنێ ئەگەر بدەنێ خۆشیەکە یەکێتی جوانیەکەی ها بە تۆ چ واقعی بین کاکەجان تۆ 34 ساڵە لە دێگەڵە بەم لاوە حکوومەتی لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕانی و قەڵاتزە و سۆران و فڵان و فیزان بەبەتانە واتە لە دێگەڵە بەم لاوە تۆ حاکمی مطلقیت یەکێتی 22 هەزار شەهیدی هەیە 19 هەزاری خەڵکی ئەو منتیقانەیە کاکەشی بێ زەحمەت چیت بۆ کردووە تۆ لە ساڵی 92 یەکەوەیشیتی با دوو قسەی حسابی کە وەکو دوو وەکو تەلەفۆن و تەلەفۆن بۆ ئارام ئەحمەد باشە هەولێر بۆ چیت کردووە بۆ سلێمانی بۆ شەڕە حیاتەکە کە مام جەلال وای پێوت تا پشتیوانی بمو بڵێم ئاهایەتی چی کردو بۆ سلێمانی و بۆ هەڵەبجە و بۆ گەرمیان و بۆ ئەمانە وەڵی حەقە هەولێر و بادنەش بن بە یەکێتی بۆی حاکمی بێت ئەها چەندە ئازادی فراهەم کردووە ئەها چەندە پیاوان و ژنان و منەڵەن مافەکانیان زۆرە ئەها خەڵک چەندە لە ڕەفاهیەتە ئەژی با هەولێر و بادنانژی یەکێتی حکمی بکە بۆ ئەوی بتوانێت ئەم نمونە جوانە ببا بۆ بادینان و بۆ هەولێریش چیت کردو بۆ خەڵکە زەحمەت نەبێت تۆ 34 ساڵە ئازادی منی وەکو ئارام ئەحمەد زەور کردووە ناهێڵی بێمەوە بۆ سێمانی کەچی بنەماڵی بارزانی خیانەتی سیوێژی ئابی کردووە دەیان خیانەتی تری کردووە هەزاران کەسی لێ کوشتون لە زیندانەکانیانە لە هەولێراوە دەری ناون سەدان کەس و نازام چەندی ئەوە باس لێ کوشتون دەبیتە شەریک و دەبیتە برابچووشە بە من ئەڵێ وەرەوە بۆ کوردستان بەڵام دەمت داخ قسەمەکە باشە تۆ یەکێتی نیشتیمانی کام شەقامی سلێمانی و هەڵەبجە و پێنجون و گەرمیانی قیر کردووە تا هەولێریشی بینێ بچێ کلینیکەی زەحمەت نەبێت چیت کردووە کام پارکت کردوێتەوە کام فڵان و فیسارێ کردووە چیتان کردووە بۆ ئەم مەملەکەتە جادەی کەلار و نازانم دەربەری خانە چا کردووە جادەی هەڵەبجە سلێمانی و سەیسایا قەرقیتاو کردووە گۆرە کردووە چەند کارگە و کۆمپانیا کردوتەوە کە بە هەزاران و دیان هەزار کرێکار ئیشی تیا بکە چەندە منتیقەی سلێمانی هەڵەبجە و پێنجۆنی کردووە بە شوێنی ڕەفاهیەت و شوێنی ژیان و خەڵک بێ بۆ فەکانسی و بۆ هۆلیدەی و ئالەم بابەتە ئێمەڵێن فەکانسی هۆڵندیەکان بێن بۆ فەکانسی و هۆلیدەی و لێ تیا بژی چیت کردووە بۆ ئەوێ زەحمەت نەبێت تۆ کام چاکە هەبوو بۆ خەڵکی کوردستان خەڵک سلێمانی و گەرمیان و ئالەم بابەتانە چیتان کردووە تاوەکو هەمومان پشتیوانی بین بۆی تۆ بچیتە هەولێر و بچیتە بادینان ببی بە حاکمی مطلقی خۆتان پارەتان لێ ڕژێ شاهانە ئەژین خۆتان و مناڵتان ملیاردێرن ملیۆنێرن تەواوی ئەرزەکان گردەکان باخەکان هەمووی هینی وەرشی خۆتانە کەواتە ئێوە چیتان کردووە بۆ ئەم خەڵکە و بۆ ئێمە تاوەکو ئێمە هەوڵ بدەین و پشتیوانیتان کەین بۆ ئەوەی ئێوە لە دووهۆک و هەولێریش ببن بە خاوەن دەسەڵات ئەگەر پابەتەکە هەر پارە بێ هەر داژیکردنی عەرزە و دزیکردن بێ وەکو لە سێمانی و لە دەگەڵە بەملاوە کردوتانە چا بە ئێمە چی کاکەیژیتی
ها بەهەر بنەماڵی بازانانی بیدزن چی لە مەسەلەکانە گۆڕێ لە هەولێر و بادینانە بنەماڵی بازانی و ڕێبازەکەی بازانی هێندەی دز و جەدە و دەستپیس و فاسد و بێناموسی هەیە بەشی ئاسیا ئەکا باشە تۆ یەکێتی ناوێ بڕۆی بۆ ئەوێ ئەوانە دووبارە بکەیتەوە بەڕاستی پێویست ناکات تۆ بچی بەڕاست چونکە هەمویان هەیە ئەوان خۆیان ئەرەوەڵە خەمت نەبێ پارتی بنەماڵی بازانی و ڕێبازەکەی بازانی ئەمەنیان دست هەیە ئەمەیان بێشەرەف هەیە دوو لە ڕووی ئێوە ئەمەنیان بێئابڕوو هەیە ئەمەنیان چەما و دەستماسکەر هەیە پێویستیان بە ئێوە نییە بەڕاستی باشە وەکو چۆن ئێستا سلێمانی قەفەسە بۆ خەڵکەکەی بنەماڵی بازانیش لە دوای سوێشی ئابووەکو قەفەسی لێ کردو بۆ خەڵکی هەولێر بەڕاستی یا بۆ خەڵکی بادینان ئێوە ناتوان ئازادی بێنن ئێوە کە ئازادی بە خۆم و ڕەفیقەکانم نێن کە ئازادی بە خەڵکی سلێمانی نێن بە خەڵکی گەرمیانی نێن بەخوا لە کوردستانیشە ئازادی نادەن بە خەڵکی هەولێر وەکو چۆن بنەماڵی بازانی و پارتی نایت باشە کەس ناتوانێت بجوڵێتەوە ئێستا وەڵا پێشتری باشتر بوو بەڕاستی سلێمانی و منتیقانە بەڕاستی پێشتر باشتر بوو لە حەقەتە اینجا ئەزیزانی ئارام محمەد شەڕی مێدیایی پارتی وێژێتی هەر هەمی فشەیە قەت باوەڕیان پێ مەکەن وەکو سەعالیکە وتی تای هەڵبژاردنە ئەوانە شەریکن مێژوویەکە شەریکن بەڕاستی اینجا هەندێک کاندیدی یەکێتی هەیە بە ژن و پیاوەوە بۆ ئەوەی دەنگ بهێنن ئەچن پەلاماری پارتی ئەدەن هینی پارتیەکان پەلاماری یەکێتی ئەدەن ئەم قەوانە کۆنە ئەمە سواوە بەڕاستی سبەینێش کە چوونەوە پارلەمان دەسەکەنە ملی یەک لەگەڵ ئومێد خۆشناوەکانە اونجا بە گۆڕی مەلام سەفاسیۆ نەخۆن بۆیە با بەم قسانە خەڵک بە هیچ جۆرە نەخەڵەتی لە شەستەکانەوە ئەمەنەی ئیشیانە ئێستاش کە دژ یەک قساکەن تەنها مەسەلەی هەڵبژاردنەکان و هیچی تر ئەگەر ئەسڵ ئەساسی نییە باشە چونکە من خۆم شاهیدێکی ڕاستەقینم یەکێتی پارتی کردە کەڵەگا لە دوای ڕاپەڕینەوە وەڵا پارتی نەبوو لە منتیقەی سێوانە بە تایبەتی وەڵا نەبوو بەخوا هەولێر داگیر کراوە لەلایەن ئازاد کراوە لەلایەن خەڵکی کوردستان و وەڵا پارتییان نەبوو لە بادنان ڕاپەڕین هەر نەکراوە وەڵا خەڵک بەعس خۆی چۆڵی کرد و چوو منتیقەی مووسڵ کاکە بە قورئان لە ڕاپەڕینە پارتی دوای هەفتەیەک هاتنەوە دەودە کاکە ئەمە قار و کەروێژ ئاغا و ئالم بابەتانە هاتنەوە کاکەچێ بۆیە هەر نەبوو یەکێتی هەستا پارتی کرد بە کەڵەگا کە ڕاپەڕین بوو پارتی هیچ هێزێکی نەبوو یەکێتی هێنای کاکە چونکە شەڕی ئەمانە شەڕێکی درۆزنانە و ناواقعیە دوای هەڵبژاردنەکان ئەچنەوە بۆ لای یەکتر دەیانجا شەڕی پارتی یەکێتیمان بینیوە دوجار مام جلال و مەستەفەشان بەشایەتی دانیشتوون ئەگەر پارتی ئەو نەخراپە یەکێتی سیوێکی ئابی کردوتۆ بە خیانتی ئەزانی بۆچی لە دوای سیوێکی ئابەوە شەریکن لە پارۆ پۆستە بۆچی بوون بە برا بچووکە بۆ دوای هەڵبژاردنەکان ئەبنەوە بە شەریک لەگەڵ قارەمانەکانی سیوێکی ئابە سیوێکی ئاب کە ئێمە باسی ئەەکەین جودایە لە باسەکانی یەکێتی ئێمە وەکو کورد باسی خیانەت ئەەکەین بەڕاستی خیانەتێک کە لە کێبەرچێ و شەڕی دوو باڵا کراوە کە یەکێتی و پارتی لە حەقیقەتە نەک لە ڕوانگەی یەکێتیوە ئەوەی کە پارتی کردی لە سیوێکی ئابا تەنها خیانەت نەبوو بە یەکێتی لێدان نەبوو لە یەکێتی بەڕاستی لێدان بوو لە ئەخلاقی سیاسی لێدان بوو لە ئەخلاقی نەتەوەیی لێدان بوو لە ئەخلاقی نیشتیمانی بەڕاستی لەبەرەوە سیوێکی ئاب دیارە لە شەڕ یەکێتی و پارتیا کراوە بەڵام سیوێکی ئاب گەورەترین غەدرە کە لە مێژووی ئێمە کراوە بەڕاستی لە مێژووی ئێمە دەرەکەوێن کە حیزبێک کە دەیان ساڵ گوایە خۆی بە شۆڕژێر زانیوە و دژی لەشکرێک ئەلەسا شەڕی کردووە کە ئەنفالی کردووە هەڵەبجەی کیمیابەران کردووە کە بە هەزاران کوردی لە پەتیسیەدارە لەبەرەوەی کە یەکێتی نەیارەتی حیزبێ با یەکێتیش نەبێ دەری کردووە چووە دەبابەکانی ئەو لەشکە داگیرکاری هێناوە لەشکری تاعونی هێناوەتە سەر ئابڕۆی نیشتیمانێ بەڕاستی لەبەرەوە سیوێکی ئاب ئەبێ لێرەوە سێری بکرێ خۆ لێرەوە بخوێنرێتەوە ئەبێ ئەمەندە نەفرەت لە سیوێکی ئاب بکەیت ئەوەندە تف لە بکەرەکانی بکەیت بۆ ئەوەی هیچ هێزێ لە دنیای ئێمە لە دنیای کوردیا هیچ هێزێ ئەوەندە ئازایەتی نەبێ بڕوا خیانەتی وا بکا بەڕاستی بڕوا لەشکری داگیرکە بێتە سەر ئابڕووی نیشتیمانێک و پەرلەمانێ لەبەرەوەی ئێوە حیزبێکی ناری دەرکە لە حەقەتە ئەمە ئەسڵە ئەمە خوێندنەوەی مۆسوعەکانە نەک هاش و هوشی یەکێتی و کوڕە شەپڕێوەکەی کۆچەر ڕەسوڵ لە خۆ قساکەی ڕەشەوڵاخە بەقەدەر بزنێک عەقڵ لە مێشی کوڕەی کورسەتانێ بەڕاستی باشە دانیشە باسی هەولێر و سوێکی ئاباکەشی باسی کوێتم بۆ کار لە خۆیەوە چونکە دەرمانە خۆن عەزیزان ئەوە دەرمانە خۆن و ئەوەکەن ئاگیان لە دنیا نەما لە خۆ قساکەن لە حەقیقەتە بۆیە سیوێکی ئاب کە ئێمە باسیەکەین جودایە لەگەڵ باسکردنی یەکێتیە ئەوە تا شەڵای عەلی عەسکەری چونکە خۆی کۆنە باسی و مەلەفی باسەکەی ئاونەیە ئەڵێ سیوێکی ئاب خیانەت نییە وەکو هەولێر وەکو کۆریای باشوور وایە چی ئەڵەم بابەتانە چونکە خۆی کۆنە باسیە ئیتر وەفادارە بە بەعز بەڕاستی بۆیە
ئەوە قسەی من بوو کۆنکرێتی لەسەر سوێشی ئاپ ئیتر مەکەونە سەنگەری هیچیانەوە ئەم دوو هێزە بە ئاشتیان بە بەیەکەوە بوونیان بە شەڕیان بەس پارە و پۆستە بەس پارە پێیاکە لە حقیقەتە کۆمەڵێکە جەلو گوجەش ئەبیم لە ئەوروپا خوان ئۆپۆزیسیۆن ئینسان و دایمە قسەی سلسلەکە ئەلاژێن لەخۆ هەر هەمویان کەوتنە سەنگەریەکێتیەوە لە حقیقەتە ئەوە بەڕاستی یان ئەحمەقیە بەمانە کەلیمە یا بە پارە ئەو کارەکە نەگرینە ئەبێ ڕاست و ڕەوان خەتی سێتان هەبێ لە بەرامبەر کێشەکانیشتی پارتیا. اینجا عزیزانی یاران ئەحمەد پارتی هەساوە کۆمەڵێک لە هەرە لەش فرۆشەکانی هێناوە باشە یادی خیانەتی سوێشی ئابەکەنەوە حەقی شێتی بە کەسانی کە تۆ کە ئەمانە بێنە باشکە ئەگەر کەسانێک تۆزێک مەدایەتیان هەبێ ئابڕویان هەبێ شەرەفیان مابێ هیچ کات لە ڕوویان نایە شانازی بە سوێشی ئابوو بە هیچ خیانەتێکەوە بکەن لە حقیقەتە کەواتە ئەبێ شێخ یادی سوێشی ئابکاتەوە ئەبێ سۆزانی و لە فرۆشەکان بخاتە بازاڕەوە بەڕاستی بەخوا قەسەم ئازیزانی ئارام ئەحمەد ئەم سەردەمە سەردەمی ئێمە نییە ئێمە سواشاخی گای هار بووین عزیزانی ئارام ئەحمەد ئەم سەردەمە سەردەمی لەش فرۆشەکانە سەردەمی سۆزانیەکانە سەردەمی دوڕ و درۆستنەکانە کاکەم جاشنێکیان هاواریە کرد کە هەموو دەم و چاوەق و سنک و ممچی خۆی گۆڕی بوو هاواریە کرد و خۆی باعەیە هەر بژی جەژنی سوێشی ئاب هەر مەسئولە و دەسا و دەسم پێکە ئێوە نازانن چەند خۆشە کاتێ دۆلار بەسەرماداکە برا گەورەی دەوڵەت مەدار هەشەوەی ئەوەیە بات هەر بمێنێ نرکە نرکی جەژنە شەوی سوێشی ئاب تخوا چۆن میعێ بوو ئازیزانی ئارام ئەحمەد بە ویجدانتان چۆن شیعرێ بوو ئەو شیعرە ئەوە ڕێ بوو شیعری شێخ ڕەزا وایە ئازیزانی ئارام ئەحمەد تێی کاکە ئەوە ڕێک شیعری شێخ ڕەزایە جا شێخ ڕەزایش شێعرەکانی ئاوە بۆ بەڕاستی جا شێعرێکی هەیە بۆ تاڵەبانی وتە چاو شێخ ڕەزا بۆیە شێعرەکان چونکە شێخ ڕەزا خۆی تاڵەبانی بووە و شێخی تاڵەبانیش بووە پیان ناخۆش نەبێ جەماعەتی یەکێتی و جەماعەتی لاهوری شێخ جەنگی کە هەردووکیان تاڵەبانین ئەمە قسەی ئەمە شیعری هینە شێخ ڕەزایە ئەڵێ تاڵەبانی هەموو هینن بێشەرم و بێحەیا گەر جێگاشیان دەست نەکەوێ لە تەکیشە هەر هینەیە شێخ ڕەزا خۆی وا لە من خۆڵچێکم بەسەری خۆمە کاکە لە خۆتانە و شێخ و ئەم بابەتان بەهەرحاڵ با نەچمە ناو شیعر خوێندنەوە ئالم بابەتانە جا لێرەیە نوکتەیەکی خۆشان بۆ ژێڕمەوە کە نوکتەکە لە کتێبێکە هاتووە کە ئەمان لە شاخیشا پێشمەرگە بوون چۆن بوون ئازیزان بۆی کە تووشی مەلەلوشت نەبن ئێوە شیعرە من چی بکەم بەقوڵ ئەیتر بۆ ماڵ کە وەکو برجی بۆ دوانە شیعرەکەم بواتەوە ئەیتخوا ئەگە تۆ لە شڕۆژ نەبی ئەگە تۆ بۆ شەو بۆ نرکە نرکی شەو و سێکس و ڕابواردن و پارە نەبێ ئەڵێ وەڵاسی یەکی ئەم جەژنە ئەخ ئەی هاوارسیەکی ئەم کوێی جەژنە خۆشەویستە بەهەرحاڵ لە کتێبێکە پێم وایە عەبدوڵڵا قەراخی کتێبەکەی کۆکردوێتەوە هەموو نوکتەکان ئەگەر هەڵە نەبم ئەڵێ فەرماندەیەکی حیزبی شیوعی ئەچێ بۆ شارە زۆر جا ئەمە حیزبە شیوعیەکەی ژوا بۆ کاکە باش نییە ئەچێ بۆ شارە زۆر هەموو پێشمەرگەکان کۆ کاتەوە هێزە پێشمەرگەی حیزبی شیوعی قسەیان بۆکە و لەسەر بەردێک ڕاوەسێ و قسە بۆ هەمویانە کاتەوانە ئەڵێ شەڕی یەکێتی سۆڤێت و جەنگی سارد لەبینی ئەمریکا ئەوانە ئاوایە و ناوچەکە ئاوایە و چواردۆری عێراق و ئێران بەحسێکی سیاسی کامل لە چەندەما بەپێی خوێندنەوەی ئەو واقعەیەکە و کاتی تیا بووە بۆیان باسەکات کە قسەکانی تەواکە لە دوایە ئەڵێ چه قسەی هەیە یا چێ ڕەخنەی هەیە وڵات دانەیەک خەڵکی منتیقەی پێنجوێنە پێم وایە خەڵکی سوورا و ئەوانەیە خەڵکی گوندیەکە ئەڵێ هاوڕێ من قسەم هەیە ئەڵێ قسە چیە فەرموو پرسیارەکە بکە ئەڵێ وەڵام من سەرلەقەکەم تڕیزنە حمید دەستگا پێکەین ئەڵێ ئێمە باسی یەکێتی سۆڤێتەکەین و باسی ئەمریکاکەین و باسی ناوچەکە ئەکەین و باسی شەڕ و ئەمە ئەکەین و یعنی چی سەرلەقەکەی تۆ تڕیزنە بەلایەنە سێ دەبێت وەڵحاڵ کابرای سەرلەق شوێعەکە سەرلەقە سەرپەدە فەرماندەی چییە ئەڵێ ببوورە هاوڕێی ژیان وەڵا من کابرایەکی شوێعیم و تڕمزم نییە ئەمیش لا خۆی شتەکە چاکە ئەڵێ کورە وەڵا تڕز لە تڕی هەمووتان ئاوا پیاڕێ کۆمەڵ جوێنەیە ئەیتە هەر پێشمەرگەی و بەلایەکە ڕاکە لە حقیقەتە جا ئەمە شێعیەکەمان بۆ خۆشەویستان لەما کاتی مناقەشە ئەمەیان کردووە ئەبێ یەکێتی چۆن بوو بێ و ئەبێ قوتابیانی قوتابخانەکەی بازاری چۆن بوو بن ئەی هاوارکە لاسیکی خەتکوژەنەوەشی دیاریە ئەو حەمایلخانە خوا ئافریکایە خوا 12 ساڵ مەدام سەفا لە رووسیا بۆ حەمایل لە مووسڵ بوو ئەو مەدام سەفای نامەیەکی بۆ نووسی دڵداری نامێکی دڵداری بڵێ حەمایل گیان چۆنی باشی ئاشقەکەی من خۆشم ئەوێ ئەلم بابەتانم بۆی نەنووسی بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد دنیای کوردی باشوور کۆتایی هاتووە تەواوی هێزەکان ئایندەیان نییە و هەمووشیان ڕۆژگارێکی کورد ئەمانە هەمووی دافاویان بە ڕاستی جا ئازیزانی من جاران زۆربەی کورد جاشی بەعز بوو
لە دە کەس حەو کەسی لە 1970 کەسی ئەمە زۆر باش بوو لەم جاشایەتی کە ئێستا هەیە باشە ئێستش ئاساییە خەڵکانێک جاشی پارتی بن یا جاشی یەکێتی بن باشە بەڵام ئێستا جاشایەتی هەر زۆر سووک بۆ خۆشەویستە مەسعود چگەل یەکێتی و پارتی کە جاشیان هەیە مەسعود جاشی خۆی هەیە نیەکی جاشی بەتەنهایە مەسعود جاشی خۆی هەیە پاڤڵ تاڵەبانی جاشی خۆی هەیە مەسعود بازرگانی قوبات تاڵەبانی جاشی خۆی هەیە مەلا بەختیار جاشی خۆی هەیە محمود سەنگایی جاشی خۆی هەیە مەسعودەکانی هەموو ئەمانە تا خوارەوە هەمووی جاشی خۆی هەیە شاناز جاشی خۆی هەیە شادز خوشکی ناوچێ سلوە گونڕۆت ئەویش هەر جاشی خۆی هەیە خاوەنی کۆمپانیاکان سەرمایه‌دارەکان هەر یەکە بە پارە کۆمەڵێک جاشیان ڕاگرتووە لە دۆری خۆیان کۆیان کردوتەوە باش نییە یەکی بە ئەکاونتێکی فەیکەوە ژێن بە ئالە مەحموودە باشە ماڵاوێ نماو چییە جاشیان هەیە نماو چییە باشە جا کووت خۆشەویستان لە نماو چییە خێوەریتری تیانێ بۆ ئاگداریتان لەگەڵ ڕێزمەکە وشەیە بەکارهێنم بۆ ئێوە سێری ئەم بەڵگەیە بکەن کە کارگەی گاسنەکەی کاکەنەوەی باوکی چەورەکان بۆ کوڕەکانی بزانن ساڵی 2023 چەندی قازانج کردو ئارا مەحمەد بزانن بەڵگەی یاساییم لەدایە دوای بەڵگەکەشان بۆ بڵاوکەم یا الله کاک ئارا مەحمەد ئەوە بەڵگەکەی بە مۆر و ئیمزاوە خۆشەویستان بۆتان بڵاوکەم و دوای بۆتان دوای ئەو عینەکەم بەنێ باوکم و عینەکەم بەنێ کاکەژێن ئەمە ئی ساڵی 2023 خۆشەویستان کە کارگەی ئاسنەکەی فاروقی مەلا مستەفا لەگەڵ شەراکەتەکەی کوڕەکەی نیشازەوە چەندان قازانج کردووە چی لێ دەرچووە سەرفکەوە بۆ ئەوە بووە ئەوە هەمید بڵاوکەمەوە صافی 64 ملیار و 621 ملیۆن دینار قازانجیان کردووە 64 ملیار و 621 ملیۆن دینار قازانجی کردووە کارگەی ئاسن بۆ ساڵی 2023 باشە ئەوە بەڵگەکەی هەموو ساڵێک 9 ملیار و 690 ملیۆن دینار بەرچیا و نما کەوتووە هەموو ساڵێک 9 ملیار و 690 ملیۆن دیناریان دەستکەوتووە واتە 6 ملیۆن و 400 هەزار دۆلار ئەکا بە نرخی ئەمڕۆ واتە مانگانە نزیکەی 530 هەزار دۆلاریان بەرەکەوێ چیای نۆشوام سەفا یعنی بە زمانە بازاڕیەکە مانگانە 53 دەفتەر دۆلار تۆی ڕسوایش هەر دیفاعیان لێ بکە بە نێرگەلەیەک باشە ئەمە جگە لە گرد و بازار و قەپانی مەرجی باشماخ و پەروێزخان و پارەوەگرتن لە پاتی لە یەکێتیش تۆی لە برسا تۆپیویش هەر بڵێ کاکەنەوە باوکی هەژارەکانە کاکەنەوەی ژیان توخوا زۆر شەریف و بەڕاستی کتێبەکانی ئاوا کوڕە سندان لە کتێبەکانیشی با بەڕاستی باشە ئەوە بەڵگەکەی لە دوایە بۆتان بڵاوەکەمەوە بەڵگەی قانونی کە دەسم کەوتووە ئەوەت بە مۆر و ئیمزاوە کاکە ئارا مەحمۆشتی دەسەکەوێت کاکەشیان ئەوەت جوان سەیری بەڵگەکەکەن کاکەشن بۆشان بڵاوەکەمەوە بەد لەسەری ئەنووسم ئارا مەحمەد دوای چێ و تکێویستی بۆشی ئەنێرم خۆشەویستانی ئارا مەحمەد کەچی کۆمەڵێ هەردووک کورە پارەی نێرگەلەی پێنی ئەڵێ کاکە نما و کاکە چییە باشە کاکە باشە برای من ئەژدا ئارا مەحمەدەوە باسی کاک نەشیوانەکەی کاکە چۆن باسی نەکەم برا مانگی 53 دەفتەر بەس کارگەی ئاسنەکە ئیتر باسی گردەکە ناکەم چۆنە باسی کۆمپانیا وشن ناکەم کە 6 کۆمپانیایان هەیە باسی ئەم هەموو شقۆ موقعە ناکەم اینجا سێری کەم بەس شادس خوشکی سلوە گونڕوت چوارپەلێ بۆ قەبرەم سلوە گونڕوت خۆ مەزانم چی پێکە کوا شادس ها بەڵگەی قانونی ئازیزانی ئارا مەحمەد ئەیبینن ئەو بەڵگەی قانونیە ئەم بەڵگەیە چییە خۆشەویستان جامە دوو بەشە ئەم بەڵگەیان چییە ئەمە بەڵگەی 182 دۆنم زەوی بناری گۆژێ نایابترین زەوی سلێمانیە یەک تاپۆی هەیە کراوە بە دوو کتوب 1000 مەتر بۆ لەتیفە بەنداودەست لەتیف ڕەشیدی سەرۆ کۆمار بەهاکەی 75 ملیۆن دۆلارە 1000 مەتریشی بۆ شاسوار کە بە ناوی خۆی و کۆمپانیاکەی کراوە ناوی دارالمولکی بابانە بەهاکەی 160 ملیۆن دۆلارە یاتە 16000 دەفتەر باشە واتە وەکو یەک پارچەیان کردووە دەبڕۆتی 75 ملیۆن دۆلار بۆ لەتیفە بەنداودەست باشە
بۆ شانە تو تۆ قەڵەو ناگرێتەوە ماڵە تۆ شت بخۆ تۆ قەڵەو بیتۆ ماڵە بخۆڵی ئەڵی تەختی بە قورئان کاکو باشە دەتێ چۆن لەگەڵ تۆ ئاخوێدا دەیژێنێ وەڵی بە قوڵ زوو ڕق و تەقی هاوە خۆ نابێ ئافرەت ئاواش بێ کاکەش ماڵا بێ دایدا لاسیکی کاکە تۆ خۆ قەڵەو کرد تۆ خۆن دەرمشتکە ماڵا بێ ئاوا نابێ بەڕاستی کاکە ئاخر ئەم هەموو پارەیە کە چوار لەزەتی دێنەکەن بۆچی تانە کاکە وەڵا بەڕاستی کاکە پارە مەسەرکردن بۆ سەر و بۆ ژێرە نازانم یۆ نەی خۆن و نەی کە نازانم پارتان بۆچی ئێوە بەڕاستی کاکە نازانم بەڕاستی بۆچی واکن کاکە ها تاسەری کە آخر لەتیفە بەنداو دز تۆ ماڵی ئاوا بێ چاو بووە بە کشمیش وا بچکۆنە بۆتەوە بەس پێم بڵێ حەفتەوە پێش مێردۆدانێ بۆچی هەلەوەیە هایسە خۆ 100 ئەو نەتەیە بە پێم لە بۆچی دەکات شاسوار تۆ بەس لەمەیە 16,000 دەفتەر 160 ملیۆن دۆلار باشە کە بەشیان کردووە کەچی شاسوار هاتووە ئەڵێ وەڵا خەڵکی نەدەنگم بەنێ من ئەم کۆمەلگایەتان بۆ بێکێتی پارتی ئەڕوخێنم تۆی گەمژە گەرحۆ بڕۆ دەنگ بە بە شاسوار ئەو بەشێرم کاکە ئەو زەلا من هەر بەڕاستی کاکە بۆ ئارا مەحمڵ کە هەموو تەمەنجێکی پارتی بووە لە خۆ پێتان ئەڵێ خوێڕێترین یەکێتی خوێڕێترین پارتی لە شاسوار شەریفترە بە تەحداوە قەت ئاگاتان لە خۆتان بێ کاکە ئینسانی عاقڵ ئینسانی ئاگا دەنگ بە شاسوار نادات شاسوار گەورەترین دز و خائینە دەستکەلای پارتی و یەکێتیە دوایی بۆتان باسەکەم کاکە باش ڕاستی بسە ئەوانە هەمووی بەڵگەن بە مۆر و ئیمزاوە کاکە وەرە بانکە لە مەحکەمە کاکەژە باشە کەچی تۆڵێ وەڵا شاسوار بۆ منە گۆڕێ ئەی گۆڕێ کاکە نەوە زۆری هەڵتڕان نۆرەی شاسوارە ئاهام کارگی ئاسنەکەی چی دەستکەوتۆ ساڵانە زۆرە 53 دەفتەر دۆلار لە مانگێکە عەزیزان بۆ هین بۆ ئەوە بۆ کوڕەکانی نوێژان سەف زۆرەوە باسی کاکە کەچی کوردە دزەی داماویش دانیشێ شاسوار ئەڵێ والله ئەو شاسوار دوو کەڕە هاتۆ بۆ لای من بۆم ئەوروپای جایگە نەچووم بۆ لە یەک جای لەگەی دانیشتوم بە شەرەفم بمویستایە دانیشتم ئێستا بۆ خۆشم لە سلێمانی شوقەی جوانی ئەیامێ هی گرانبەها سیاری جوانی ئەیامێ پارەی باشی ئەیامێ فۆم پیا کردای بموتایە ئەی گۆڕین ئەوە ئەکەین کاکە بە شاسوار مهم و ئەلم بابەتانەیە بەڵام پیاو نابێ ئەو لێ سووک بێ بەڵام کوڕی حەچی بیرەکەمەوە پیاو نابێ ئەو لە سووک بێ کاکی جامە قورئان ناکرێ نا ئەو ئارا مەحمەد نازانم نان بە ناوچەی ئارا مەحمەد نییە بە قورئان تێ ناگەم کاکەم کابرا کابراەکەی ناسان لە شوڵاتەکە ڕیشێکی درێژ هەیە قسەی خۆشخۆشەکە کچێ کورد ناسی پێڵێن سەری یەک تاڵی پێوە نییە بەڵام ڕیشێکی درێژ هەیە قسەی خۆشخۆش جاجامیش گوێ لێگرم ئەڵێ ئەم ئارا مەحمەد لێ تێ ناگەم با قورئان قسەکەشی زۆر ڕاستە ئەڵێ نەبوو ئەم دنیای ئەوێ نەبوو ئەو دنیایشی ئەوێت ڕاستەکە کاک ڕاستەکە قسەکەی نەبوو ئەم دنیا و تێکۆشەوە نەبوو ئەو دنیا چونکە بۆ ئەم دنیا ئەبێ پارە هەبێ ماڵە هەبێ هەبێ بۆ ئەو دنیاش ئەبێ مەسەرن بۆ نمونە ئەو شتانەی کە ئیسلام ئەبێ هەمووی هەبێ حەجکردنە چوزانم 4-5 فەرزە نوێژکردنە ئەوەی کە لە دینایە قسەکەی ڕاستە من هیچیان لە کودەکەم جەژن بووم ئەو دنیا بۆ منە من دڵنیام لەوە شکە خراپەکاری منە کردولاکەت ئەنجا ئایزەنیا یەکێتی بە پارەی نەوت و فرۆشتنی زەویە گرانبەهاکان و قاچاقچێتی سنوورەکان نەوەستاوە هاتووە گرێبەستی کۆمپانیای خۆڵ و زباڵشی دەست بەسەرا گرتووە بۆ ئەو کەنە ڕۆیەکێتی کاکە تو بوو واکە ئێ هاوەر کاکە ئاخر تو خوا تۆ ئیشی بەمە چی یەکەمتان پارە هەیە کۆمپانیایەکە لێ بەناوی کۆمپانیای ئانزۆ تەندەری پاکردنەوەی زبڵ و خاشاکی سنووری سلێمانی کۆنتڕۆڵ کردووە کە بای 40 ملیار دینارە دەیانێت دواتر تەندەرەکە ببەن بۆ ئیمارات تا پارە بلۆکراوەکان بگەڕێنەوە بڵێن ئەوە تا پرۆژەی خزمەتگوزاریمان جێبەجێ کرد باشە کاکە نوکتەیەکتان بۆ بژێڕمەوە خۆشەویستە ئەمە نوکتەیەکی واقعیە گەرمیانیەکان ناویان ناوە مبەڕیدەکەی باوەنوور باشە قاعەیەکەیە لە باوەنوور هی پرسەی شارەکەی باشە 20 ساڵە ئەم قاعەیە بە مبەڕیدی هێشێتی نەیتوانیوە بۆی دابین کرد یان نەیکردوویتر نازانم نەوەی نوێ بۆ بانگەشەی هەڵبژاردن مبەڕیدەیەکی بۆ دابین کردووە کە چێکێتی هەساوە مبەڕیدەکەی ناتۆ بۆ نەوەی نوێ بۆی نادۆتەوە یەکێتی 3 ڕۆژە ئەو مبەڕیدە داماوە باشە ئەڵێ گونی هەلاجە هەر ئەم لاولاکە عینەن گونی هەلاج باشە ئەم سەر ئەو سەری پێەکە جەماعەتی شاسوار ئەهێننەوە جەماعەتی یەکێتی ئەمە نامانەوێت لای بن زەحمەت نەبێت کاکە یەکێتی دەم و بەڕیدەیەک کاکە بن لەو تا شوێن داینە کاکە من پارەگەیم برا کاکە بە قورئان منیە باشە بە گۆڕی باوکم بای چێنێ حەزەکە بای $1000 2000 5000 خوا کوێرم کا من بەیانی حواڵەیەکەم بۆ دەباشان خۆتان بچن مبەڕیدەیەکی بۆ کڕنەوە تەواوی دەم شەڕەشەکە چیەوەی کرد کاکە بەس پێم بڵێن ئێوە تەواو بەڕاستی
کاکە من پارەکە ئێمرە ئەیرەوە چیەکی کرد ئەرەوە بێسنوفایەکێکە بوو لە گردەکە ئەندامی پەرلەمانی پێشووی گۆڕان بۆی چۆتە پای دەستکەوتەوە چۆتە ناویژێتی چۆ کەچی دەمەژان چۆ بۆ گەرمیان قسەی بۆ خەڵک کردووە وڵات لە کۆمیتەیەک لە گەرمیانە وتویانە ئێمە قبول ناکەین هەرچیت ئەیخەنە سەری ئێمە پرۆپۆسی پێ ئەمە تا دوێنێ هەچی سوکاتەیە بە ئێمەی کردووە بەیەکێتی کردووە ئێستا هاوردووتانە پلەی بەرزتان پێیاوە هێت بەسەر ئێمە قساکات حەقی خۆشیانە بەڕاستی نەبووێ ئێستا بڕۆمە سەر یەکشیکەتان بۆ جێڕمەوە ئەمیش کە ڕووداوێکی زۆر ناخۆشە ئەوتان بۆ باسەکەم دوایش بابەتێکی تر ماوە ئازیزان تێزابکردن بە ڕوخساری کچێکە لەن عەقیل شوانەوە کەسێک بە ناوی عەقیل شوان کە من نایناسم لە هێزەکانی هەفتە بەشی ئایتی 12 ساڵ بەر لە ئێستا واتە لە ساڵی 2012ەوە کچێکی زۆر مناڵ بەدزیۆ لە خۆی ماراکات دوای ئەم ساڵانە لە کچەکە بێزار و تێر ئەبێت قەول بەژنە کۆنەکەی ئەیە کە لێ دوورکەوێتەوە وازی لێبێنێت لێرەوە کێشەکە لەگەڵ ئەو کچە دروست ئەبێت مانگێک بەر لە ئێستا هەڵ ئەسێت بەکارێکی زۆر نامرۆڤانە و وحشیانە ئۆتۆمبیلێکی جامڕەش ئەنێرێ تێزاب ئەکەن بە ڕوخساری کچەکە دەموچایی تێک ئێ پێم وایە زۆر نییە بەڵام تەمچەند تێکاوە کچەکە کە ناوی هانایە لە دادگای کەتن دەستێمانی شکاتی لێەکە ئێستا دۆسیەکەی لای دادوەر سیروانە عەقیدەکەیش ئەوێ بە هەر جۆرێک بێ کەیسەکە دابخات هەستا بە کچەکەی وتووە ئامادەیە شوقەیەشی بۆ بکڕێ شکاتەکەی بکێشێتەوە هەرچی کچەکەیە ئێستا لە بەرامبەردا داوای شوقەیەک لە گاردی سیتی و پاساپۆرتێکی سانلوشیانی لێ کردووە بەم مەرجە لە داواکەی خۆی خۆش بێت عەقیل شوان ماڵەکەی لە ڕاپەڕێنە و ئێستا کەیسەکەی دادگایە ئێ کاکە عەقیل شوان چاوەڕاستەکەی تۆکی ژۆڵێکی ناسک و نازاری هەن 2 ساڵ بەر لە ئێستا بە هەر ڕێگەیەک ئەتوانین لی جابیتەوە بۆچی تێزاوەکەی بەدەموچاویە کاک عومەری ئەوەی لیوا عومەری هێزی هەفتە بۆچی ئیجاعاتی لەگەڵ ناکەی کاکەجیان بۆ دەری ناکەی زەحمەت دەبێت دەریکە بێ من باشە کاکەم هیوادارم بەژێ ئارامەحمەکەی عەقیل شوان دەریکەی بڕۆ بۆ نەوە پارتیقی چێکەکە خۆچی ئەوتان بۆچێ کاکەم ئازیزە تۆزێک لەسەر هەڵبژاردنەکان قسەتان بۆکەم لەسەر هەڵبژاردنەکە خەڵک ئازادە دەچێت دەنگدان یان ناچێت دەنگدان بەڵام ئەم سەردەمی هیچ و پوچیە لە خۆنمایشکردنی کەندیدەکاندا گەشت ترۆپچی بێشەرەفی و خۆفرۆشی و داوەشاوی و داڕزاندن بە هەموو پیاوانە بە هەمومانەیە کاکە کاندید هەیە بە ماچەوە 9 ساڵە ئازیزان بە ماچەوە 9 ساڵە خەریکە ئەچێ بۆ خواردنەوە یەک بستی ماوە یەک بست لە ماچەوە 9 ساڵە کاکە ماچ ئەیا بۆی دەنگی بدەنێ کاکەجێ باشە ئیتر نابێت دادیجێن کە تۆ ماچەی بە خەڵک دوایی شتیکەی لێ دێتە قەومێ بە قوربانێ نابێ بەڕاستی ئازیزان یەکێتی و پارتی بە ئاشکرا و نهێنی بە چەندین ڕێگەی جیاواز کارەکەن لەگەڵ لیستەکانی دەرەوەی خۆیان بە نمونە یەکێتی گڵۆپی سەوزی بۆ نەوەی نوێ هەڵکردووە بۆ وتنی هەموو شتێک بەداخستنی کەیسی گازم فاروقیشەوە لە پێناو ئەوەی دەنگی ناڕازی لە شاسوارە خۆی ببینێتەوە چونکە هەر کات مەبەستیان بێ بە دوو پۆلیس دەرگیریەکەن چونکە نە حیزبە نە گروپە نە ڕێکخراوە تەنیا کۆمپانیایشی ئیعلامی و بازرگانیە کە ئەلکدار کراوە بۆ جێبەجێکردنی ئەجنداکان کە خۆی ئەبینێتەوە لە بێ ئەهمیەتکردن و ناشینکردن و ڕسواکردنی ئۆپۆزیسیۆن کردوشیان ڕاستیکردن ئێستا من خۆ لە ڕوون نایە بڵێم ئۆپۆزیسیۆن باقەت لە ڕوون نایە بەڕەوەڵا لە ڕوون نایە بڵێم ئۆپۆزیسیۆن شاسوار و نەوەکەی بێڕیشتن بێجەوهرن هیچ ڕێژێکیان نییە لە هەناوی کۆمەڵگەدا بچووکترین خەونی ڕاستەقینی گۆڕانکاری لە هەلبەکەیاندا نیازن جگە لە پاراستنی بزنس و پرۆژەکانیان جا ئەو شاسوارە ئەزانێن کاندیدەکانی هیچ دیر و لاوازن باسی دەنگدان ناکە بە کاندیدەکان بەڵکو باسی دەنگدانەکە بە لیستەکە ئەو نەزۆڵە اینجا هەرچی پاتی بێچێتیە جگە لە کاوێژ و جوینەوەی کایکۆن هیچ گوتارێک و ڕۆئیایەک لەسەری هیچ کاندیدۆسەکانێدا وجودی نییە بەڕاستی ئەبێ بپرسین کوا دنیای بینی و خەون و پرۆژەی جۆرە جۆرەکانی لیستەکانی تریش ئەوانەی دەرەوەیەکێتی پارتی بۆ هەموو کایە جۆر بۆ جۆرەکان هەندێکیان ئاگام بێ لە ترسی نەسری مانگانەیان لەلایەن ئەو دوو حیزبەوە نەیانتوانی تەنها یەک ڕۆژ لەسەر مێزێک هەر هەمویان کۆ ببنەوە و چوارچێوەیەک بدۆزنەوە بۆ کاری هاوبەشی دەستە جەمعی لانی کەم کاندید و لایەنگرەکانیان فێر بکەن جیاوازتر لەوانەی دەسەڵات قسە بکەن و فێر ببن لە جیاتی هێرشکردنە سەر یەکتر هەوڵی دروستکردنی ئیرادەیەکی هاوبەش بدەن
هەمی پارە ڕۆ لە مۆزوعەکان هەبینێ دەربارەی ئیسلامیەکەم لە پێناوی ئەوەیە قسەکانم نەچێتە خزمەتی پارتی یەکێتیەوە ئەمما ئەوەیە وازە ڕەخنە لە ئیسلامیەکان هێنم خۆشەویستم بەڵام من بە مامۆستا عەلی باپیر بە مامۆستا سەلاحەدین بەهادین ئێوە هەردووتان ئیسلامی باشە خوا بە ببن دەستانەوە خاتی پێخەوە با دوعاشتان یەکەم ئەی خێرە ئێوە ئەگەر بۆ بەرژەوەندی گیرفانتان نییە بۆشی بە یەک لیست دانابەسن باشە مامۆستا عەلی باپیر هەتا کەی تۆ ئەم عەبدولستاری زاوایە کاندی دەکەیت تو ئەم زاوایە بۆ نەخۆشەوە ئەی هاوار ها کاکە ئەرێ کاکە خەزوری شتێک نییە ئەوە ئارام ئەحمەدی خۆش بێ عەزیزانی ئارام ئەحمەد وەڵڵی ئەم عەبدولستارە بەڕاستی عەبدولستار زۆر شانسی هەیە لای مامۆستا عەلی باپیر ئەرە وەڵڵا ئەوەتەی هەیە پۆسی هەیە ئەوەتەی هەیە پارە پێیاکە کاکە بەسە برا ئەم زاوایە تۆ بوو بەچی ماڵێ ئا بە مامۆستا عەلی دەیتە بیخەرە ئەولاوە کابرایەکی کەتانێ کاکە اینجا مامۆستا سەلاحەدین بەهادین تۆ شانازی بە پەروەردەی جوانی حیزبەکەت و خێزان و ئانە بابەتانەوەکەیت من مەلەفێکم لەسەر هێمن لە هۆنی هەیە کە نزیکترین کەسی تۆیە باشە بۆچی بۆتە ڕایشکاری نێچیر و دواتر مەسروری ئێستش ڕایشکاری ئارینە زەحمەت نەبێت ئەگەر تۆش قازانجی لەوێ نییە لایەکێتی کەسێک دائەنێن لای پارتی دایئەنێن لای حیزبەکان دائەنێن دابەشن بەسەر هەموو حیزبەکانە بۆی هەر کاتێ شتێک بوو ئەکاتان لە یەکتر بێت باشە ئەمە ئێوەش پارتی عەزیزم خۆشەویستان پارتی لەم هەڵبژارنەیە لە دۆخێکی زۆر شپرزە و سەخت و ناهەموارەیە دەڕووی ناوخۆی حیزبی وەکو پارتی بەڕاستی ئەم حیزبە لە هەڵبژاری ناوخۆیە بۆ مەسئول بە تەواتی یەکلایی کراوەتەوە باشە ئیدارەی حکومەت هەتا ڕادەی سفر شفاشە ئیدارەی حکومەتەکان بەڕاستی باشە پارتی ڕێژەیەکی زۆر لە کوڕەجاشی کاندید کردووە بۆ ئەم هەڵبژارنە باشە بەڵام ئەمانە ناتوانن دۆخی پارتی ڕاستکاتەوە بەڕاستی دۆخی یەکێتی زۆر لە پارتی خراپترە چونکە لاهور بەهێزەوە بەشداری هەڵبژاردنەکانەکە بەڕاستی باشە یەکێتی خەڵکێکی زۆری لە کەسانی بوودەڵە و ناکەس بەچەی قوڵمیشکراوی کاندید کردووە کە هیچ شخصیاتێک هیچ هەیبەتێک هیچ کۆڕزێکیان نییە بەڕاستی ناو خەڵکە وزیاتر کەسان کە بەکارهێنراون کەسانی خۆفرۆشن حقیقەتا ئازیزان ئەمە تەنها یەکێتی نییە تەنها لیستەکەی لاهور نییە تەنها لیستی عەلی حەمەدساڵح و فڵان و پارتی ئەمانە نییە لیست کە تۆ کاندید دائەنێ ئەبێ کەسانی خۆشناو دابنێ خۆشناو قەسم عەشەتی خۆشناو نییە یعنی ناوی خۆش بێ بەڕاستی یعنی خەڵکیشی معتەبەر بێ وەکو کاک ئارام ئەحمەد خۆش خەڵک خۆشی بێ بەڕاستی دەست پاک بێ دەم پاک بێ داوێن پاک بێ ڕابردووی پیس نەبێ کاکە تێوە نەکلای بێ کاکە ئەها کابرای قەشمەر لە هەولێر نێشخۆی کاندیدکە چونکە تعدیل لە ژن لە کش کردبوو کاکە خۆی کاندید کرد بەڵام تڕێکتیان ڕۆ بۆ ماڵەوە زەحمەت نەبێ تەواو ئەمە ناکرێ ئەمانەکە کاکە یەکێتی مامۆسای زانکۆی ژنی کاندید کردووە بە شەرتی ئەوەی لە پیاوەکەی جابێتەوە بە قورئان ناوەکەی بلایە ناوی خۆی ناوی مێردەکەی باشە مامۆسای زانکۆی لە سلێمانی وتوێتی ئێمە تۆ کاندیدەکە ئەبێ وازە مێردەکە بینیت بۆشی وازە مێردەکەی بێنە یەکێتی نیشتیمانی کوردستان کاڵە یەکێتی قەسم بۆ کەسێک کە کاندیدی کردووە بڵێ یەکێتی ڕۆبڵێ بچی کاکە بۆ وازە مێردەکەی بینیت وەرە حیزبێک ئەوەندە ڕۆشوو بێتە ناو زەلکاوەوە مناڵی خەڵک بێناس کا لە پێناوی کاندید بوو وەرە میلەت ئەوەندە گەمژەبی دەنگ بدەی بە کاندیدێک کە بەزەیی بە مناڵەکەی خۆیدا نایەتەوە لەبەر کاندیدی بوونێ بە قسەی مەسئولەکەی وازە مێردەکەی خۆی هێنێت باشە بە مەرجی ئەوە بەخوا قەسەم کاندیدیان کردووە توی تێوێ وازە مێردەکەی بێنی اینجا کاندید دەکەم بۆ ئەندام پەڵەمە باشە کاکە ئەوەیە لە ڕانیە ماری کۆسە لە ناوچەیەک کاندیدێک و بازرگانێکی هەیە ژنێکی گۆلکە گەورەیان کاندید کردووە بە چەپ و ڕاستە خەڵکی باوەش و ماش و ئەرم بابەتانی ئەتاتیجان تۆ ئەم هەموو ماشە بوو ئەمە تۆ ئەزمەی ماچە هەبووە ئەرێ ئەمە تۆ بوو ئەمەە حەز لە ماچە کاکە ئەم هەموو ماچ و باش باوەشێنە چییە تۆ چی لە پەرلەمانچە کاکە خۆت و 2 ملیۆن ماچ داوە کاکە من نازانم تۆ کاکە ئەگەر شوونە کردوێ بەخوا کەس ناوی کاکە کەس هەموو ماچە یا ببرای من ئەکسپایر وی بە قوربانە بێ لە تەنیش ئەویشە سەرمایەدارێکی هەڵتۆقی و خوان هێناوە بۆ پارەدارکردنی بە ناوی خالید سلێمان کە نەبنە ماڵەیە نە ڕۆژێک ماندوو بوو بۆ ئەو وڵاتە نەوتارێک و نەگوتارێک نە ڕۆژێک ئاوە دەربەدەری بینیوە نەگەرما و نەسەمێژ بۆیە لێرەوە بە خەڵکی دەڤەری ڕاپەڕین و ئەمان ناڵێن جادۆبانەکانتان زۆر جوانە کەتە تەندروستیەکەتان زۆر جوانە ئەگەر ئابەم هەموو خراپیەوە کە ئێوە هەتانە قەسم جادەکانتان و قەسم کەری تەندروستی و قەتم هیچ خدران نەکراوە ئەگەر دەنگ بن ئابەم کاندیدە یاخوا هەر ئەوتان بەش بێ بەخوا ئەوتان قابلە ئەگەر دەنگی بنێ
باشە کاکیشە ئەمە هەمووی واقع یەک شتی کە کەسیش نەڵێ ئارام مەحمەد تۆ من ڕقم لە کەس نییە بەڕاستی ئەمە کە ئێستا بۆتان ئەڵێم لەسەر سالارە مەسئول بەڵبەندی گەرمیان خۆشەویستە ئەمە لە کتێبێکە هەیە کە دادگای فیدراڵی عێراق دەنی کردو ئەڵێ هێزەکەی مەحموود مراد عەلی کە باوکی سالار مەسئول بەڵبەندی گەرمیانەکە لە گوندی تاڵەوانی گەرمیان شێتێک سەر ئەبڕن کەسێک بە ناوی سابیر محەممەد عیسا ناساو بە سابیرە پچکۆل 1950 دەربەنی خان سلێمانی باو کەڕۆ پێشمەرگەوی شێت سەر بڕی تەسلیمی حکومەتی عێراقی دەیتەوە ئێ کاکە چۆن لە دوێ ڕاپەرمی دزنابێ ئەی هاوار کاکە ئێستا کوڕەکەی مەسئول بەڵبەندی شێتی لە گەرمیانە کاکە ئەی هاوار ئەم تۆمەتبارە تاکو و مانگی کانونی دووهەمی ساڵی 2007 دوای ئاشکراکردنی سەربڕینی شێتێکی کورد بە ناوی فەتاح محەممەد ڕەسوڵ و ڕادەستکردنی سەری قوربانی ناوبراو بە ناوی پێشمەرگە بە مەنزومەی ئیستیخباراتی شەرقی لە کەرکووک لە مانگی تەمووزی ساڵی 1970 لە کاتی هێرشی ئەنفالەکانە خانەنشینیەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەو کەسە بەڵام دوای ئەوەی دادگای باڵای تاوانەکانی عێراق لە دانیشتنی ژمارە 32 ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 20/12/2006 ئەو تاوانەی ئاشکرا کردووە کە لە تەمووزی ساڵی 1970 لە نزیک شارۆچکەی پێباس لە گوندی تاڵەوان لەلایەن ئەم سابیرە چکۆلەوەی ئەو هێزەی کە مەسئولەکەی باوژی ئەم سالارە بووە ئەنجام درراوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاگەیاندنەکانی خۆیان ڕایگەیاندووە کە دەریان کردووە موچەکان لێبڕیوە بێ ئەوەی هیچ سزایشی بدەن یان دادگایی بکەن لەسەر ئەو تاوانە نامرۆڤانە و گەورەی لە دژی شێتێک بەڵام یەکێتی دەری کردووە نەخانشینی بڕیوە سابیرە پچکۆلیش لە ڕۆژی سیڤێکی 2010 خۆی مردو کۆچی دوایی کردووە شوان سەربەر ئەمە پێشمەرگەکانی ئێمە بۆ کاکەشە باشە بڵێم من چیتان پێ بڵێم بابەت زۆر ماوە خۆشەویستان کە من قسەی لەسەر کەم بەڵام 45 دقیقە قسە بکەم زیاترە بەبێ ئێوە ناخۆش شووتیشم داناوە لە دوای لایڤەکە ئەو شووتیە خۆمەوی دەشتی پێنجێنە شادی شووتیە چونکە هەم زبرە و هەم زۆر سوور و ئەوەیە خۆزگە ئێستا ئێوە ملا بۆیە خزمەتم بکردنایە ئالەم ماڵی برابشکۆلەی خۆتانە شووتی جوانم بۆ ئەهێنان کەمیش بۆیە چون 20 شووتی مەهێنا بۆتان بۆ هەر 2000 کەسەکە بۆی لەگە ئارامشتان خواردایە قەینایەکێتیشی تێ ئەو پارتی تێ ئەوەی تێ مشکلە نییە کات میوان هەر میوانێکێتی بێ پارتی بێ کاتە ماڵەکەی بە خزمەتیکەی ئەراوەڵا دەیتر بەخواتان ئەسوێرم تا لایڤێکی تر ئەوە ڕە و بیر و بۆشونەکەی من بوو ڕسوایی بۆ بکەرەکانی سیوێکی ئاپ داوەشین بۆ بنەماڵی بازانی داوەشین بۆ هەموو ئەو خائینانەی جا پارتیە یەکێتیە حزکە شوێعیە ئارام مەحموود هەر کەسێکەیە کە خیانەت ئەکا بە نیشتیمانەکەی خۆی کە لەشکی داژێت لەسەر ئابڕووی نیشتیمان و ئابڕووی گەلەکەی بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ خۆشەویستان دەی کاکە